ئامادەبوانی بەڕێز ئەم کاتتان باش جەنابی مەحافظ میوانە خۆشەویستەکان نێردە دیپلۆماتیەکان خاوەن سەرمایە و کۆمپانیەکان و نوێنەری بەڕێز سەرۆک وەزیران سوودانی زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ بەم ئێوارە خۆشە لە شاری سلەیمانی لە شاری قوربانی و لە شاری داهێنان کۆبووینەتەوە بۆ ڕاگەیاندنی The Foundation Hub. ژیلەخان لەم کورتە ڤیدیۆیە زۆر جوانتر لە من توانی شەرحێکی بکە کە ئەم ناوەندە چییە و بۆ هەیە. ئەم بیرۆکەیە لە دەرەنجامی گفتوگۆیەکی درێژخایەنە بووە لەگەڵ خاوەنکارەکان و کارساز و داهێنەرەکانی کوردستان کە زۆربەیان بیرۆکەی جوانیان هەبووە. زۆربەیان ویستویانە دەست بکەن بە کاری خۆیان، زۆربەیان ئەو جورئەتەیان هەبووە ئامادە بن مجازەفەیە بکەن بە بڕێ داهاتێکی بچووک کە ڕەنگ بێ لەلایەن بوو بێ بۆ ئەوەی ئەو داهاتە بەکاربێنن بۆ کارێک یان لە پێناوی بیرۆکەیەک یان لە پێناوی داهێنانێک. ئەگەر لەبیرتان بێ هەر لەم کارگەی جگەرەیە لە مانگی یەکی ئەم ساڵ کۆنفرانسێکمان کرد لەسەر داهێنان و کارسازی. ئەو کۆنفرانسە هەندێ بڕیاری باشی لێ دەرچوو. بڕیارماندا هەندێ ڕوتین کەم بکەینەوە، بڕیارماندا هەندێ بارگرانی لەسەر ئەو کەسانەی کە یانەوێ کۆمپانیای خۆیان دامەزرێنن یان دەست بکەن بەکار کورت بکرێنەوە وە کەم بکرێنەوە، بەڵام هێشتا هەندێ بربەست مابوون. ئێمە لەو باوەڕەداین کە ئەم ناوەندە کە ناوەندێکی پێکەوە کارکردنە ئەتوانێ بەشێکی زۆری بربەستەکانی تر لە بەردەم داهێنەر و کارساز و خاوەنکارەکانمان لا ببات. ئەوی شەوەیە کە مەجموعە کەسانێکی زیرەک، خاوەن ڕوئیا، خاوەن بەرنامە، خاوەن خەون لە یەک شوێنە پێکەوە کار بکەن، لێرەوە بتوانن سوود لەو خزمەت گوزاریانە وەربگرن کە ئەم موسسەیە ئەم ناوەندە بتوانێت پێشکەشیانی بکە. ڕاوێژی یاسایی، ڕاوێژی تەکنیکی، ڕاوێژی ژمێریاری و ڕاوێژی پسپۆڕی بەپێی ئەو مەجاالانەی کە لە بەردەستان ئەتوانێت وا بکە ئەو کەسەی کە ئەو بیرۆکەی هەبێ متمانەی بەخۆیەوە هەبێ و بزانێ کە چەترێک هەیە ئەی پارێزێ، چەترێک هەیە پشتیەگرێ، چەترێک هەیە دەستیەگرێ و چەترێک هەیە کە لەگەڵی ئەوەستێ بۆ تێپەڕاندنی هەموو ئەو بربەست و لەمپەرانەی کە لە بەردەمیانە هەیە لەبەر ڕۆتینات بێ یان لەبەر بارودۆخە سیاسی و ئابوووریەکان بێ. ئەمە بەڕێزان دەستپێکێکە لە پێناوی بەرنمەیەکی فراوانتر و خەونێکی گەورەتر کە کوردستان ببێت بە ناوەندێکی داهێنان لە تەکنۆلۆژیا، داهێنان لە گەشەکردن و تێپەڕبوون بەسەر ئەزمە، داهێنان لە ڕوئیا و لە خەونە. ئەلێرەوە دەست پێکەین ئێوەی بەڕێزیش کە ئامادە بوونە بەشێکی زۆرتان هاوکار بوونە بە بیرۆکەکانتان، هاوکار بوونە کە پشتیوانی کۆنفرانسەکان بوونە، هەر یەکەتان لێرە ڕنگ بێ پشتیوانیەکی کارسازێک یان داهێنەرێکتان کردبێ لە ڕابردوو، هاوکاری کۆنفرانسی داهێنان و کارساز بوون لە مانگی یەکی ئەم ساڵ. بۆیە ئەمانویست پێتان بڵین کە ئەو کۆنفرانسە تەنها کۆنفرانسێک نەبوو لە پێناوی کۆنفرانسێک و لە پێناوی قسەکردن و لە پێناوی گفتوگۆدا، بەڵکو کۆنفرانسێک بوو کە دەرەنجامێکی هەبێ. و من زۆر خۆشحاڵم کە ئەو وەچەرخانە لەم سلەیمانیەوە دەست پێ ئەکا و ئینشەڵڵا هەموو کوردستانی شەگرێتەوە و ئێرە ئەبێ بە ناوەندێکی کارسازی و داهێنان نەکەر بۆ سلەیمانی، نەکەر بۆ کوردستان، بەڵکو بۆ هەموو عێراق. بەخێر بێن، هیوادارم کاتێکی خۆش ببەنە سەر، هیوادارم ئەو ستافەی خۆمان کە لێرن کە هاوکار بوونە وەڵامی پرسیارەکانتان بدەنەوە و هیوادارم ئێوە بەردەوام بن لە پشتیوانیکردنی ئەم ناوەندە. هیوادارم بە تایبەت سەرمایەدارە بەڕێزەکانمان کە لێرەن زۆر بەخێر بێن، چاوتان لەم داهێنەرانە هەبێ.
هیوادارم نێردە دیپلۆماتیە بەڕێزەکان کە لێرەن هاوکار بن بە ئەزمموی خۆیان بەو خیبرایی کە خۆیان هەیەە و ئەو قۆناغانەی کە خۆیان تیان پەڕاندووە بۆ ئەوەی ڕێگان نیشاندەر بن بۆ ئێمە ئێمە لەگەڵتانە وەستین و پیرۆزبایی لەو کۆمپانیانە شەکەین کە ئەمڕۆ لەمڕۆوە دەست بەکارە بن لێرە بێگومان حەزمانە کرد جێی 1000 کۆمپانیا ببێتەوە لێرە بەڵام بەپێی حەجمی شوێنەکەمان سنووردارە لەوەی کە چەند کۆمپانیا بتوانێت لێرە کار بکە و هەندێک مەرجیش هەیە کە ئەبێ چۆن کار بکەن و لە چه ئاستێکدا بن و من هیوادارم ئەوانەی کە لێرەن ببن بە نمونەیەک و هیوادارم 6 مانگی تر کە سەردانی ئێرەمان کردەوە جممەی بێ بەداهێنان و بە قەڕەباڵغی و بە جەوێکی ئەرێنی کە تۆزێک دوورمان خاتەوە لە جەنجاڵی سیاسی و ئاڵۆزیەکانی عێراق و ناوچەکە من گەشتبینم بەڕێزان گەشتبینم چکە نەزانم چ ڕۆحێتێک هەیە لەم کوردستانە گەشتبینم چکە نەزانم چ ڕۆحێتێک هەیە لەم شارە گەشتبینم لەوەی کە ئەزانم چ داهێنانێک هەیە لێرەدا و هیوادارم ئێوەش کە ئەم شەو لێرن لە نزیکەوە بیبینن و بەشێک بن لەو گەشتبینیە و پشتیوانێک بن لەو گەشتبینیە بەخێر بن دووبارە و سێبارە سەرچاومان هەرشاد و سەربەرز و سەرکەوتوو بن بەخێر بن سەرچاو